بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە هاوکاریەکانی ئەمریکا بۆ قەوارەی زایۆنی و بەشداری لە جینۆسایدی غەزە دەکەین بە ئوردی. خەرجەکانی ئەمریکا بۆ جەنگی غەزە کۆی گشتیەکەی 31.7 ملیار دۆلارە. چۆن 21.7 ملیار دۆلاری هاوکاری قەوارەی زایۆنی کردووە. 10 ملیار دۆلاریشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمیش هەر بۆ خزمەتی قەوارەی زایۆنی بووە، بۆ نمونە لە حوسیەکانی یەمەنی داوە یان لە حیزبوڵای لوبنان یان هەر بابەتێکی دیکە کە خەتەر بووە لەسەر قەوارەی زایۆنی ئەمریکا بەشداری تێدا کردووە بای 10 ملیار دۆلار لە میشا خەرجی کردو کۆی گشتەکەی کاتە 31.7 ملیار دۆلار. بابینە سەر کابینەی ترامپ و کابینەی بایدن بزانین ئەمان چەندیان خەرج کردووە. کابینەی ترامپ 3.8 ملیار دۆلاری خەرج کردووە بۆ قەوارەی زایۆنی لەسەر غەزە لەسەر جەنگی غەزە. لە ئیدارەی بایدنە بێگومان زیاترە لەبەرەوەی ماوەکەی زیاتر بووە، هێشتا ماوەی ئەم کەمترە. 17.9 ملیار دۆلاری لە کابینەکەی ئەما خەرج کردو و هاوکاری بووە بۆ قەوارەی زایۆنی. باش بابزانین لە ساڵی 1948 لەو کاتەی قەوارەی زایۆنی دروست ئەکرێ و لەسەر خاکی فەڵەستینیەکان دا ئەمزرێ و دروست ئەکرێت تا ساڵی 2025 چۆن بووە؟ لە ڕووی سەربازیەوە 234 ملیار دۆلار هاوکاری بۆ قەوارەی زایۆنی کراوە. لە ڕووی ئابووریەوە کە ئەمیان گشتگیرتر و فراوانترە 76 ملیار دۆلار ئەمریکا هاوکاری ئەم قەوارەی کردو بە کۆی گشتەکەی 310 ملیار دۆلاری بۆ خەرج کردووە لە ساڵی 1948 تا ساڵی 2025. بینە سەر بابەتێکی دیکە هاوکاریەکانی ئەمریکا بۆ قەوارەی زایۆنی و لە کاتی بەشداریکردن لە جینۆسایدی غەزە. چۆن لە جینۆسایدی غەزە لە ماوەی ئەم شەڕی کە لە نێوان قەوارەی زایۆنی و کەرتی غەزە و فەڵەستینیەکان ڕوویدا زیاتر لە 67,000 کەس شەهید بوون، زیاتر لە 170,000 کەس بریندار بوون. ئەمریکا ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لەم جینۆسایدەیە بەشداری کردووە. هەروەها هەمووشمان بینیمان لە کەناڵەکانی ڕاگەاندن کە کەرتی غەزە تەختی زەوی کراوە و خاپۆر کراوە، ئەمەش تێیدا ئەمریکا بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەشداری کردووە. ئەوەی لە بەژمارەی ئەمجاردا باسمان کرد هاوکاریەکانی ئەمریکا بوو بۆ قەوارەی زایۆنی و بەشداری لە جینۆسایدی کەرتی غەزە.